باس لە بڵاوبوونەوەی بەرهەمێکی نوێ یاخود کتێبێکی نوێ یاخود ڕۆمانێکی نوێ کەم بە ناوی کچەزاکەم کا بەرهەمی نووسری ئەڵمانی بێرنارد شلینگە و لە وەرگێڕانی لە ئەڵمانیەوە زۆر بەڕێز ئەردەڵان عەبدوڵڵا کاری وەرگێڕانەکەی بۆ کردووە. باز لە ناوەڕۆکی ڕۆمانەکەکەم و هەروەها گرنگی کاری وەرگێڕانیش بەڕێزیان کاک ئەردەڵان عەبدوڵڵا کە سەرنووسەری کوردستانی نوێشە لە ستۆدیۆ کورسات مەگەزین میوانمانە. بەخێراتی کاک ئەردەڵان سەرنووسەری کوردستانی. من دەستەی نووسەرانم لە کوردستانی نوێ بەڵام هەستم کرد شتێکی غەڵەتێکی تیا یاخۆ بەخێر بێی سەرچاومان. بۆچی بڕیارت دا کە ڕۆمانی کچەزاکەم وەرگێڕانی بۆ بکەیت؟ من دووبارە زۆر سپاس دەکەم بۆ ئەم دیدارە و سپاسی کورسات دەکەین کە هەمیشە گرنگیە بە کتێب و بەرهەمی نوێ. دیارە نووسەرە بێرنارد شلینگێکی کرد لە نووسەرە ناسراوەکانی ئەڵمانیا و ئەتوانین بڵێن ئەمانە کە پێیان ئەڵێن نووسەرانی دوای جەنگی دووەمی جیهانی. ئەم نووسەرە پێش 20 ساڵێ لەمەوە پێش ڕۆمانێکی و بە ناوی خوێنەر فۆرلێزە کرا بە فیلم و لە ژیانە زۆر ناوبانگی بڵاو بووە و لە ئەڵمانیاشا ئیتر ئەچێتە لیستی ئەو نووسەرانی کە زۆر خوێنەرترین بڵێن کتێبی هەیە. پێش 2 ساڵ من کە گەڕامەوە بۆ ئەڵمانیا ئەم ڕۆمانە بە ئەڵمانی ئینکلین لە لیستی کتێبە پڕفرۆشەکانی گۆڤاری شپیگل کە یەکێکە لە گۆڤارە باشەکانی ئەڵمانیا و هاتن کە منە ڕۆمەوە سەردانی کتێبخانەکانەکەم بزانم ئێستا هەرویستم ئەو پرسیارەش بکەم ینی بیر لەواکەیتەوە کە ڕۆمانێک کە لە ئەڵمانیا پڕفرۆشترینە لە کتێبخانی کوردیشە هەبێت بەڵێ یان تۆ خۆت هەر خۆت سەرسامی بە نووسینەکانی ئەم ڕۆمانە ڕۆمان نووسە؟ ڕاستیەکەی تر ناڵێم ئەوان لەوێ تا ڕادێەوە باشە بەر چاوڕوونێگە بەرەوە بۆ خوێنەر لەنەم کتێبە باشترینەوەوانە. منیش کە ڕۆمانەکەم خوێنەوە بەڕاستی زۆر بەدڵم بوو و لێرەش زۆر ئەوە نییە دۆسوبراتر دایمە داوایان لێ کردم کە ئەدەبیاتی نوێ ئەڵمانی وەرگێڕم ینی نووسەری نوێ ئەڵمانی بۆی بزانین ئەوان چ لە ڕووی ناوەڕۆک چ لە ڕووی میتۆد و شێوازی نووسینەوەوانە. ڕاستەکە من کە ئەم ڕۆمانە بخوێنەوە پێی سەرسان بووم لەبەر دوو هۆکار. یەکەمیان ناوەڕۆکی ڕۆمانەکە، دومیان شێوازی نووسینی زۆر تایبەتە. ناوەڕۆکەکەی باسی مێژووی 70 ساڵەی ئەڵمانیاکە بەڵام لە ڕێگەی دروستکردنی چیرۆکێکی خۆشەویستی لە نێوان کوڕ و کچێکدا هەر بۆ زانیاری زیاتری خوێنەر لەوان نەبێت زۆر کەس نەزانێت یان جیلی نوێ بڵێن ئەڵمانیا لە پاش جەنگی دووەمی جیهانی بێتە دابەژەکرێ بەسەر دوو ئەڵمانیا شەرقی و غەربی هەتا ساڵی 89 دیواری بەرلین ئەو دوولایان دەکات. ئەجا ئەم نووسەرە باسی ئەو قۆناغاکە لە شەستەکانە کوڕێکی لە ئەڵمانیا غەربی چێتە ئەڵمانیا شەرقی کچێکە ناسێ چیرۆکێکی خۆشەویستی دروست دەبێت. دوایی وەک خۆمان چۆن ئێستا بە قاچاغە چین بۆ ئەوروپا ئەویش بە قاچاق ئەو کچەیەنێ بۆ ئەڵمانیای غەربی باسی ئەوی کردو چۆنیە ناوە. بەڵام لێرە کچی ئەم ژنە بڵێن ئەم کچە پێشتر پەیوەندی خۆشەویستیە بۆ لەگەڵێکێکە و کچێکی لێ هەبووە. ئیتر ڕۆژێکیان ئەمانتر پەیوەندیان نەبێت و بنە ژنۆمێرد و پاش چەندین ساڵ ڕۆژێکە گەڕێتەوە بۆ ماڵەوە سێرەکە ژنەکەی خۆی کوشتووە. ئیتکا گەڕێت لە دۆڵابوشتەکە کۆمەڵە دەستنووسە دۆزێتەوە بە دەستنووسەکانە ڕۆمانێکە ئەنی ئەمە ڕۆمانە لە ناو ڕۆمانە باسی ژیانی خۆی کردووە کە چۆن ئەو کچە هەیە و بە دوایە گەڕێ تر ئەم ئەچێ بە دوای ئەو کچەیە گەڕێ کچی ئەم کچە ئەم ژنەکەی ئیتر حکایەتەکە لەوە دەست پێکات و ئەچێتە ئەڵمانیای شەرقی و چۆن ئەڵمانیای غەرب و شەرق یەکەبنیانی قۆناغی 60 تا 80 باسەکات دوایەوە بوونەوە یەکبوونەوەی ئەڵمانیا و هەتاو کۆمڕۆژ جا کچە زاکەم بڵێن کچی ژنەکەیەتی کە ئەویش حکایەتێکی خۆی هەر یەکەن حکایەتێکی خۆیانەیە.
زۆر باشە نووسین لە دوای سەردەمی جەنگ یاخود ئەو نووسەرانە جیاوازیان چیە لەگەڵ نووسەرانی پێش خۆیان با بڵین لە ڕووی شێوازەوە شێوازی نووسینیان تایبەتترە ینی ئەم سەرەتا ڕۆمانەکە بە فلاشباک دەست پێێت ئەگەڕێتەوە ژنەکەی خوشتتر لەوێەوە ئەگەڕێتەوە بۆ ڕووداوەکانی پێشتر لە ڕووی داڕشتنی بڵین دیالۆگ و حکایەتەکان یانی ئەمە ڕۆمانی کەشی دروستکردن لە ناو ڕۆمانێکە ئەوە ژەر تۆزە نوێیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەمە کە زۆرێک لە میدیای ئەڵمانیەکان ڕۆژنامەکان گۆڤارەکان کە باسیەکەن ئەم نووسەرە توانیوێتی باسی مێژووی ئەڵمانیا بکات مێژووی هەردوو بەشەکەی و چۆن ئەم دوو بەشە جیابۆتەوە ژیانی خەڵکی چۆن بووە یعنی ئێستا تۆ ئەگەر پرسی کتێبێکی مێژووی بخێنیتەوە لەبارەی ئەڵمانیا لەوانە بێ حەزە لێنێ بەڵام لە ڕێگەی ئەم ڕۆمانەوە ئەو وای کردووە کە گەڕێتەوە بۆ مێژووی ئەڵمانیا وە کێشەکان چۆن بووە و ئێستاش ئەڵمانیاش باسەکات چونکە ئەم پیاوە بێتە باپیر لەگەڵ کچەزاکەیە کۆمەڵی کێشەی دروستەبێت چونکە کچەزاکەی لە بیئەیەکی وا گەورە دروستەبێت بیئەی نازیەکان و ڕازڕەوەکانە دژی پێگانن و جاباسی کۆمەلگای ئەمڕۆی ئەڵمانیا کە چۆن مەسەلەی ڕاسیزم زاڵ بووە و چۆن ڕووبە بێگانەکان چۆن ینی ئەو پرسی بێگانە چۆنە و پرسی کۆچ ئەمانە هەموو هاتووە تێکەڵ کردووە پێشم وەش لەبیر نەچێ باسیکەم خۆی ئەم نووسەرە هەم حاکمیشە هەم مامۆسای زانکۆشە لە بەرلینەژی لەبەرەوە زۆر جار ئەو شتانە بڵێن یارمەتیاوە زۆر کاریگەریشەکە مەسەرەن پرسی مێژووی تایبەتە و مێژوە ناشرینەی ئەڵمانیا لە سەردەمی نازیەت ئەوە لە ڕۆمانی دێرفۆرلێژە باسیەکە خوێنەر لەمەشا هەر باسی کردو مشتەلەی کێشەی مێژووی ئەڵمانیا بۆ خوێنەر گرنگە شێوازی نووسینی نووسەر یاخود ئەگە پرسیارەکەوا لێکەم شێوازی نووسین گرنگترە تەکنیک گرنگترە یان چیرۆک و بابەتەکە کە ئەگەر چیرۆکەکە سەرنجڕاکێش بێ ڕاکێشێ ئێمە نقاشێکی فکری و دەبی زۆر گەورەیە ئایا فۆرم گرنگە ناوەڕۆک طبعاً هەردووکیان گرنگن لەوانە بێ نووسەرێک بابەتێکی زۆر باشی پێ بێت بەڵام نەتوانێت شێوازی نووسینەکەی خراپ بێ ئەگەر شێوازی نووسینەکەشی زۆر باش بێ ناوەڕۆکەی خراپێ ئەوە هینە بەڵام ئەم تۆ بۆ ڕۆمان مەسەلەن شێوازی نووسین گرنگە چونکە تۆ مەسەلەن ڕۆمان لە 5-6 لاپەڕی یەکەم هەتا دە لاپەڕی یەکەمیش ڕاو نەکێشێتە ناوەوە ناوەڕۆکەکەی بێت نووسەری وایە زمانی ناخۆشە یعنی مەسەلەن تۆ هەرکە ڕۆمانەکە خوێن تۆ زمانی هێندا هینە قورس و ناخۆشە باولەیەکە کە نەیخوێت لەبەرەوە هەردووکیان گرنگ بۆ ئێمەی کورد گرنگە لە ئەدەبی ئەڵمانی بزانین یان بناسی بە بڕوای من ئێمە هەموو نەگە دەبی ئەڵمانی هەموو ئەدەبی جیهان چەند بناسیم باشترە و ئەدەبیاتی ئەڵمانیاش یعنی یەکێکە لە ئەدەبیاتە دەوڵەمەندەکانی جیهان ینی ئەڵمانیا خاوەنی کۆمەڵێک نووسەر و شاعری گەورەی جیهانە و ئەمڕۆژ ئەدەبیاتی ئەڵمانی لە ئاستی ئەوروپا و لە ئاستی جیهانیشدا ینی کۆمەڵی نووسەری زۆر باش خسۆتە ینی مەیدانی ئەدەبی وەکێکیشتەوانام وەبزانم هەر ئەم نووسەر بۆ خۆی تایبەتمەندی جیاواز خۆی نووسەرێکی جیاوازەکە جێیەکاتەوە لە نووسەرانی تری ئەڵمانی بەتاکید هەموو نووسەرێک خاوەنی تایبەتمەندی خۆی ێجا نووسین بێت شێوازی نووسین چ ناوەڕۆک و ئەو لە دووش تا زۆر تایبەت هەم ناوەڕۆکی بابەتەکانی کە مێژوو خۆی قورسە یعنی مەسەلەن تۆبی لە ڕۆمانی مێژووی بە عام قورسە ئەم هاتووە مێژووی باسی مێژووی ئەڵمانیاکە بەڵام بە شێوازێکی ئەدەبی زۆر جوان و هاتووە تەوزیفی بکات و قسەی خۆشیەکات لەسەر پرسە گرنگەکانی ئەمڕۆی کۆمەلگای ئەڵمانی کە بە تایبەتی مەسەلەی بێکاری مەسەلەی لە هەمووی ئەڵمانیا یەک مەسەلەژەیە لە پاش یەکبوونی ئەڵمانیا مەسەلەی شەرقی و غەربی هەرما بوو ئێستا تۆزە کاڵ بۆ تۆ هەنی بڵێن ئەڵمانیا خۆڕەڵات ئەوانەیە خەڵکی ئەڵمانیا خۆڕەڵات خۆیان بە مەغدورە زانی کە بوونە تۆ یەک لەگەڵ ئەڵمانیا غەربی ئەڵمانیا غەربیش خۆیان بە مەغدورە زانی چونکە پێیان وا بوو پارەیەکی زۆریان ناوە بە ئەڵمانیای شەرقی بۆی ببنەوە یەک
و لە ئەڵمانیا شتێکیان هەبوو پێیانەوە سۆلیداریتێش ینی بڵێن باجی هاوکاری هەموو ئەڵمانیەکە بۆە بیدا بازێکیاندا نابوو هەموو ئەڵمانیەکە بێ بەشێک لە پارەکەی دانێ بۆ سنووقی ئاوەدانکردنەوەی ئەڵمانیای شارقی جا ئەو شتێکیانەیە خۆیان پێیان ئۆسی و فێسی ینی شارقی و غەربی هەر مابوو تا ئەم چەند ساڵە جاوە ئەڵمانیا مەسەڵەن مێژوویەکی چەند سەد ساڵەی هەیە ئەو کێشانەی هەبوو تا ئاسایش ئێمەش لە کۆمەڵگای ینی ئێمەش نارێمی کوردستان لە کوردستان بەعام ئەو کێشانەمان هەیە بڵین ینی بەشەکان ئەو سیستەمە سیاسیانیان ئەو قۆناغە مێژووی وای کرد کە ئەڵمانیا شەرقی بەر رووسیا بکە سیستەمێکی ئابووری و سیاسی و ئایدۆلۆژی تەواو جیاواز ئەڵمانیای غەربیش بەر ئەمریکا و بەریتانیا کرد کە سیستەمێکی تەواو جیاواز زۆر ڕاستە کاکە دەڵان ئەو شێوازی فۆرم و ناوەڕۆکە لە کاری وەرگێڕانیشە هەر گرنگە یان گرنگترە طبعا پێش هەموو شتێک خۆی وەرگێڕان قورسترە لە نووسین چکە تۆ دووبارە دایە ڕژیتەوە و تۆ ئێمە زمانی ئەڵمانی بۆ ئێمە زۆر دوور ینی بڵین لە زمانی کوردیەوە زۆر دوورە بە تایبەتی لە ڕووی ئیدیۆم و لە ڕووی داڕشتنەوەی ڕستە و لە ڕووی بڵین گراماتیک و ئەمانەوە قورسە بە تاکید چونکە هەم نامۆیە بێ ئێمە هەم لە ڕووی گراماتیک و بڵین ڕێزمانەوە تەواو قورسە کاتێک کە تۆ هیت ئەو ڕۆمانێک یان دەقێکی ئەدەبی ئەڵمانی یان ئەوروپی وەرەگێڕی بە تاکی زۆر قورسرێکە تاوەکو تۆ دەقێکی عەرەبی یان فارسی وەرگێڕی چونکە ئێمە شارەزاییمان هەیە بڵێن زیاترە لەبارەی زمانی عەرەبی و زمانی فارسی وە تۆزێکیش نەک تۆزێک زۆریش مەوزوعەکانمان لە یەکەوە نزیکە بەڵام هەنێ بابەتی ژێیانێ مەسەلەژێ ئینسانیە مەسەلەی خۆشەویستیە مەسەلەی جەنگە مەسەلەی فاشیزمە مەسەلەی باوکو و مناڵ ئەمانە واکە کە تۆ ئەو چیرۆکیان ئەو ڕۆمانە بێتە عالەمی لەبەرەوەی پرسەکەی پرسێکی جیهانیە ڕاستە کاکە دەڵان ئەگەر باز لە پرۆسەی وەرگێڕان بکەین بەتیش لە کوردستان و تۆ چکە لە ئەزمموی خۆت لە زمانی کوردی تۆ زمانی ئەڵمانی شەزانیت بە ئەڵمانیش تۆ خوێنیتەوە و شارەزای ئەدەبی ئەڵمانیشیت پرۆسەی لە کوردستان چۆن بەڕێوە چێ پرۆسی وەرگێڕان من جگەل لە ئەڵمانیش لە عەربی شۆوەر وەرگێڕانم کردووە من ئەمە 24مین بەرهەممە بە دڵنیاییەوە ئەمڕۆ وەرگێڕان لە کوردستانە خاستن لەم لە ئێستادا کێشەی زۆری هەیە تایبەتی لەبەرەوەی پێش هەموو شتێک کەمی خوێنەر ینی تۆ ئێمە لە کوردستاندا بڵین خوێنەرێکی زۆر کەممان هەیە بۆ کتێب کە خوێنەری کتێبیش کەم بوو ئەمەواکە کە دەستگاکانی چاپ و پەخش و بڵاوکردنەوە کەمتر کتێب چاپکەن و کەمتریش بڵین پاداشتی ئەو وەرگێڕانە بنەوە و ئەمانە یعنی ئێستا تۆ وەک وەرگێڕێک بابەتی کتێبی شەهابێ بەڵام زۆر جار مەسەلەی چاپکردنی هەیە تا ئاراوە کە نازانین کوێ چاپیکەیت یان زۆر دەستگا هەیە کە بڵین خۆی هەنێک بەپێی خۆی دیاریەکات ئەو کتێبە چاپکانە لە هەمان کاتیشدا مەسەلەی کە زۆر بەداخەوە ئێمە لە کوردستاندا وەرگێڕ زۆر کەم لە ڕووی پاداشتی مادی و معنەویەوە ینی زۆر بەشخراوە ینی لە ڕووی ئەوەشەوە کە ئێمە گەوشەکانی وەرگێڕ ئەتوانین بڵین زۆر زۆرە لە کوردستان بە تاکید و ئەمەش زیاتر بەوە وەگەڕێتەوە کە ئێمە خوێنەرمان کەمە خوێنەری کتێبمان کەمە و ئەمەش یەکێکە لە پرسە گەورە ڕۆشنبیریەکان و کێشە گەورەکانی ئەمڕۆی ڕۆشنبیری کوردی و کولتوری کوردی کە بابەتە زۆر زەقە بە بەراورد بە خوێنەری کورد لەگەڵ خوێنەرێکی ئەڵمانی با بڵین لە جیهانە بەعام خوێنەرکەم بۆتەوە بەڵام بەو شێوەیە ئێمە نییە ئێمە هەر ناخوێنین ئێمە یانیێزایی چۆن ئێستا لە ئەڵمانیا لە قوتابخانەوە فێری خوێندنەوەکەن هەبێ بچن کتێب خوێندنەوە ئێمەش وەک بڵین باشە بۆ نووسەرەکان کە کتێبەکانیان
ئەفرۆشرێوەمانە تۆ دوایەوەش کە تۆ لە قوتابخانەوە فێری خوێندنەوە بووی خوێندنەوە بوو بە بەشێک لە ژیانە وازی لێناین دوایە خۆ خوێندنەوە هەر ئەوەیە تۆ ئاسۆی بیری ناڵ فراوانەکە ئاسۆی پاشتر ئاسۆی بیری مرۆڤەکان فراوانەکە تۆ نابیتە کۆیلەیەکی تەکنەلۆژیای مۆدێرن و ئەمەش بەڕاستی ئێمە زۆر جار باسمان کردو کە بێت کە مەسەلەی خوێندنەوەی کتێب بچێتە قوتابخانەکانەوە بەڵام تاسەنەوە بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە قوتابخانە ئەهلیەکان ئەوان بۆ نمونە ئێستا کتێبی ئینگلیزی لە کوردستانە زۆر برێوی هەیە لەبەرەوەی لە قوتابخانە ئەهلیەکانە ینی نانی لە قوتابخانە ئەهلیەکانە واکەن کە بڕۆن کتێب خوێندنەوە بەس کتێبە کوردیەکە بە زمانی کوردی ئەو کێشەیەمان هەیە و هیوادارین لە داهاتووە زۆر زۆر سپاس دەکەم کە کاتت بەخشی بە ئێمە منیش سپاس هێواکەم زۆر زۆر سپاس هیوای سەرکەوتن تا بۆ زۆر سپاس